لامڕۆ فستیڤاڵە گەورەکەی هەڵەبجە فستیڤاڵی هەنار و پاییز دەستی پێکرد و هەزاران کەس سەردانیان کردووە سبەینەوە دوو سبەیش هەر بەردەوام دەبێت. لەلایەکی تریشەوە ئەو گەنجەی کە ماوەی 4 مانگە لە ئێران بە تۆمەتی سیخوڕیکردن بۆ ئیسرائیل دەستگیر کرابوو ئازاد کرا و گەڕێرایەوە هەرێمی کوردستانەمانەوە چەناڵێکی دیکە بۆ هێناون. سڵاوتان لێبێت. بە دەستپێکردنی فێستیڤاڵی هەنار هەڵەبجە ئەمڕۆ سووری کردەوە و جگە لە هەنار و شەربەتی هەنار هاوڵاتیانیش ڕەنگی هەناریان گرتبوو. بەرسین عیزەت کە بە سیمبولی فێستیڤاڵی هەنار ناسراوە ئەم جارش بە جلێکی کوردی خانومانی ڕەنگهەناری پێشوازی لە میوانەکان دەکات. ڕێنوار جەعفەریش گەنجێکی شیک پۆشە ڕەنگی جلەکانی لەگەڵ هەنار و فێستیڤاڵەکە ڕێخستووە و دەستێقادی کوردی ڕەنگهەناری لەبەر کردووە. ڕێنوار خۆی دیزایانی جلەکانی دەکات و قۆبچەی دانسقە و تایبەتیشیان لێدەدات. جا بەم جلانەوە دیمەنێکی جوانتریان بەخشیوە بە کەشەکە. یانزەیەمین فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە دوو ڕۆژی دیکەش بەردەوام دەبێت و چاوەڕێ دەکرێت بۆ ئەم ساڵ 9 ملیۆن سەردانی کار و گەشتیار سەردانی فێستیڤاڵەکە بکەن. پندێکی کوردی هەیە دەڵێ بۆ ڕیش و سمێڵیشی دانە. ئەمە ڕێک لەو هاوڵاتیەی گوندی شانەدەری قەزای سەید سادق قەوماوە کە بۆ عیلاجی چاوی چۆ ئێران بەڵام بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل دەستگیر کرا. کاروان محەممەد گەڕاوەتەوە زێدی خۆی و قسەی بۆ مایکی 1964 کردووە. ئەو دەڵێت دوای ڕاگەیاندنی ئاگربەستی دێوان ئێران و ئیسرائیل بۆ پشکنینی چاو و کڕینی پێداویستی پزیشکی چوومە ئێران لە بازگەیەکی نزیکتاران دایان بەزاندم. هەرکە زانیان جوازەکەم عێراقیە یەکسەر بردیان بۆ تەحقیق و دوای لێدانێکی زۆر هەر بە زۆر دایانویست بڵێم سیخوڕی ئیسرائیلم. دوای 4 مانگمانەوەی لە زیندان و بێ هیچ بەڵگەیەک کاروان محەممەد ئازاد کراوە. هێندە تۆقیوە و سەفەرەکەی لێتاڵ بۆ دەڵێت بە حەیاتم ناچمەوە ئێران. پێشێلکاری کاندیدانی هەڵبژاردنی پەرلەمانی عێراق بەردەوامە و پێناچێ وا بە ئاسانی شۆستە و کوچە و کۆڵانەکان چۆڵ بکەن. هەرچەندە پێشتر کۆمیسیۆن هەڕەشە و گڕۆشەی زۆری لەو کاندیدانە کردووە کە وێنە و پۆستەرەکانیان لەسەر شۆستە و ناوچەی کوێری جادەکان دادەنێن. بەڵامەوە تا لە شەقامی شۆڕشی هەولێر شۆستەیەک بە پۆستەر و فلێکسی کاندیدەکان داگیر کراوە. جا هەرەوەشنا هاوڵاتیانیش دەڵێ نەبایاندیەوە و نەبۆران سیارەکانیان لەسەر ئەو شۆستەیە ڕاگرتووە. ئیدی شوێنێک نەماوە بۆ هاتوچۆی ڕێبوار و پیادەکان و ناچارن بەسەر چەقی شەقامەکەدا هاتوچۆ بکەن و بێن و بڕۆن. دوای 8 ساڵ کانی کردوکە لە هەناوی شاخی نیاندا تەقی و مژدەی زستانێکی پڕبارانی بۆ هێناین. کانی کردوکە دەکەوێتە نێوان ڕووباری گەلی عەلیبەگ و سرێشمە. لە ساڵی 2018ەوە وشکی کردووە و چۆرە پڕ بووە. بە شێوەیەک لە ماوەی ئەو 8 ساڵەدا لە هیچ وەرزێکدا ئاوی لێ نەڕۆیوە. بەڵام چەند ڕۆژێکە تەقیوە و ئاوە زوڵاڵ و سازگارەکەی بە هاژەهاژ و خوڕەخۆڕ دەڕژێتە ناو ڕووباری گەلی عەلیبەگ. پامدەری 1964 چۆتە سەرکارێکە و لەگەڵ ژمارەیەک لە دنیادیدەکانی ئەو دەبەرە قسەی کردو. ئەوان دەڵێن تەقینی کانیەکە مژدەی زستانێکی پڕبارانە و چاوەڕێین سەرجەم کانیا و سەرچاوەکانی تریش بژێنەوە. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە هەر لەسەر هەڵبژاردنەکان. ئەمڕۆ کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی کۆتایی هاتن بە بانگەشەی هەڵبژاردن قسەی کردووە. جومانە غەلای وتەبێژی کۆمیسیۆنە بە ئاژانسی عێراقی ڕاگەیاندووە کە لە ڕۆژی 8 یانزە کاتژمێر حوتی بەیانی بانگەشە نامێنێت. هەر لایەنێکیش بانگەشەی هەڵبژاردن بکات لە دوای کاتژمێر حوتی بەیانی ڕۆژی 8 مانگەوە ئەوە سزا دەدرێتە و سزانەی کە پێشتر خۆیان ئاماژەیان پێکردووە. بۆ ڕۆژی دواتریەوەتە ڕۆژی 9 مانگ 9 یانزە هەڵبژاردننی تایبەت هێزە ئەمنیەکانی عێراق و هەرێمی کوردستان لە کاتژمێر حوتی بەیانی دەست پێ دەکات. ئەوە بە خۆتان دەزانن کە لە ڕۆژی 11 مانگ 11 هەڵبژاردننی گشتیە. بەڵام ڕۆژی 9 مانگ هەڵبژاردننی تایبەت دەست پێ دەکات هێزەکانی پێشمەرگە، وەزارەتی بەرگری و ناوخۆی عێراق، وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان، دەستەی حەشدی شەعبی، ئەوانەی کە پەیوەندیدارن بە سلکی عەسکەریەوە هەڵبژاردنەکەیان دەست پێ دەکات. پێشتر کۆمیسیۆن ئاشکرای کردبوو کە ژمارەی ئەو کەسانەی لە دەنگدانی تایبەت دەنگ دەدەن 1,313,859 کەسەکە لە عێراقدا 2 ڕۆژ پێش هەڵبژاردننی گشتی دەنگ دەدەن.
ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.